auxiliary verbs کرداری یاریدەدەرەکان کرداری یاریدەدەرەکان کرداری بی دەگرێتەوە verb to be کە is و ئەم و ئا was و وێری دەگرێتەوە وە خودی بیش دەگرێتەوە was و وێ نیشانەی ڕابردوون ئەگەر لە ڕستێکیدا هەبن is و ئەم و ئا نیشانەی ڕانەبردوون ئەگەر لە ڕستێکیدا هەبن بە دوای کرداری بیدا هەموو کاتێکی verb ing دێ ئەگەر verb بێواتە بە مەرجێکی ڕستەکە ئەکتیڤ بێواتە بکەردیار بێ و لە ڕستەی بکەردیاردا بە دوای کرداری بیدا دەکرێت adjectiveمان هەبێ ئاوڵ ناو دەکرێت adverb هەبێ ئاوڵ کار دەکرێت noun thing یان noun personیشە بێواتە ناوی کەلوپەل یان ناوی پیشە هەبێت بەڵام ئەگەر ڕستێکمان هەبوو کرداری بی تێدا بوو و ڕستەکە پاسیڤ بوو واتە بکەرنا دیار بوو و کاتێ بە دوای کرداری بیدا past participle دێت واتە شێوەی سێمی کردار دێت بۆ منە دەڵێن is working کار دەکات is tired ماندوویە is outside لە دەرەوەیە is a helicopter هەلیکۆپتەرە is a doctor پزیشکە بەڵام ئەگەر بکەرنا دیار بێ بۆ منە دەڵێن is finished تەواو کراوە do کرداری do does و didی دەگرێتەوە do does ئەگەر لە ڕستێکی داهەیە بن نیشانەی ڕانەبردوویە و did نیشانەی ڕابردووە دوای do does و did دا هەموو کاتێکی ئەگەر کردار بە infinitive دەبێتە کرداری ڕانەبردووی پێ پاشگر و هەندێک جۆر ناوی ناویش بە دوای کرداری دوودا دێن کرداری هاومانەیە کە have و has و هادی دەگرێتەوە have و has لە ڕستەی ڕانەبردوودا بەکاردێن had لە ڕستەی ڕابردوودا بەکاردێن بە دوای کرداری هاودا ئەگەر verb بێت واتە کردار بێ پێویستە past participle بێت و بە دوای کرداری هاودا هەندێک ناو دێن هەر کاتێکی بە دوای کرداری بی یان کرداری do یان کرداری هاودا verb هات بوو هەرێکێک لە شێوازەکان verb ing past participle یان infinitive ئەوە بەوانە دەگوترێت کرداری یاریدەدەر بەڵام ئەگەر بێجگە لە verb هەشتێکی کەیان بەدووادە هات بۆ منە adjective adverb noun thing noun person لەگەڵ کرداری بی بەکاردێ some nouns هەندێک ناو لەگەڵ کرداری do بەکاردێن some nouns هەندێک ناو لەگەڵ کرداری have بەکاردێن ئەو کاتی دەبن بە main verb واتە کرداری سەرەکی دەبن لە ڕستەکەیدا models کرداری یاریدەدەرەکانی کە will would can could نیشانەی ڕابردوویە هەندێک جار shall should may might must ought to بە دوای model auxiliary verbs دا هەموو کاتێکی infinitive دێواتە کرداری ڕانەبردووی بێ is و ing بێ پاشگر notice هەندێک تێبینیمان هەن لەسەر auxiliary verbەکان add not after the auxiliary to change a sentence into negative not زیاد دەکەین لە دوای هەر auxiliary verbێک واتە لە دوای یەکەم auxiliary verb کە لە ڕستێکیدا هاتووە لەبەرەوەی دەکرێت لە ڕستێکیدا زیاتر لە یەک auxiliary verb هەبێ بۆی بیگۆڕین بۆ نەرێ is not do not have not will not کەبینی دووەمیان bring the auxiliary to the beginning of the sentence to change it into interrogative or question auxiliary verbەکان کە بینین بۆ سەرەتای ڕستە ڕستەکە دەبێتە پرسیاری is he do they have you will she or یان تشکیلە لە پێش auxiliary verbەکە وشەی پرسیش هەبێ why is he when do they where you have you کەبینی سێمیان auxiliaries determine the form of the verb auxiliary verbەکان کرداری یاریدەدەرەکان شێوازی کردارەکە دیاری دەکەن that follows them کە بە دوایاندا دێن لێرە دیاریمان کردین کە چ جۆرە کردارێکیان بە دوایدا دەهات فەرمی دەڵێن is helping یارمەتی دەدات ئەگەر ئەکتیڤ بێ بەس but is helped یارمەتی دراوە ئەگەر پاسیڤ بێ do help have helped will help تێبینی چوارمیان the underlined auxiliaries show that the sentence is in the past tense ئانی کە هێڵیان لەژێر دراوە نیشانەی ڕابردوون was were did had و هەندێک جاریش could پێنجەمینە declarative sentence لە ڕستەی هەواڵیدا what precedes the auxiliary is the subject ئەوەی پێش auxiliary verb دەکەوێت زۆربەی کات subjectە he is helping ئەو یارمەتیدا he is subject they do not help ئەوان یارمەتی نادەن they subject the small children have helped منداڵە بچووکەکان یارمەتیان داوە the small children بەسەرێک ئەو subject لەبەرەوەی پێش auxiliary verb هاتووە the old man will help the old man subject بەسەرێکەوە لەبەرەوەی پێش auxiliary verb هاتووە